بله انداما پارلمانتویا اوروپای اوین انجیرج بروکسل میوانا منه سلاو بوده بریز اوین انجیر تو بخیر هاتی کردستان 24 اوین دخوازم بزانبم یعنی جوینا دهی یا گشتی یا پارلمانتویا اوروپا چاوا در باز بو؟ Gelek spas o slav جبوي باجي از قصوري مزانك از بإنجليزي دامكم جبوي كان راح ترد جبوي منكو از بينم زمان وزلال ترجي دبا تشتك از بيجم روش بنا وقوت دو ده parlamento da debate هبو و سر روشا روجاوا سر روشا سرية تفجي هما برترفوك سر روجاوايا ادبم دباتكي جالك باش بو والسباجي نفسك يجي جي عليه بارلمنتو يجي امي سروي بريال بدي وبيجي تشتكي يعني جارية كما دبي بارلمنتو دا تشتكي عواد بو اوین دخوازم بزانبم او پیشنیار هاتیه کرن گو بریار جی لسر سوریا و روجاوایی کردستانی وره گرتن او جوین ایرو دبه یان سبا دبه؟ بریار سبا دبو و هما او negotiations ایرو و دوبو بله اوین تو زانه یعنی نوها گاواگو شهر لحنبری کردان دست بکر لسوریا لحلبی لحنبری شیخ مقصود و اشرفیه همان دمی شاندک کمیسیونای کیتیا اوروپا بسروکاتیا بریز اورشلا وندر لین لوربو دیار کرکو او دی آلیکاری بدن سوریه پرا بدن سوریه در دوره 600 میلیون یورویان تجویه که چاوادن ارخینه بریز اوین انجیر از الليفر بإنجليزي داومكم فرم the Galaxy Pass it is unacceptable that والكراونيا Ursula von der Leyen كوميسياري and Antonio Costas the يكتي president of أوروبا the و European أنطونيو Council went كوستاس to the سروكي أنزومني يكتي أوروبا ك620 مليون يورو بدن بورجيمي سوريا كأما باري خلقي أوروبا ببات داویانە بە حکوومەت بەبێ مەرج ئەو پارەی بدرێت بە حکوومەتە ئەمە لە ڕاستیدا ناپاکیە دەرهەق بە گەری کورد و دەرهەق بە پێکاتەکانی دیکەی سووریاش اوین هەگەر پەرلەمەنتۆیا ئەوروپایی قەرارێکی بدە سبە بریارێکی بدە بریارەکە نو بدە بێژێ ئەو داینا پەرە ئەم بشەر دکن بە مەرج دکن کو سووریا بەر بە دەموکراسی و بچە بەر بە مافی پیک هاتیان و بچه دکاره او بریارا اورشولا وون در لین پاش و وره گرتن؟ Well, it is لراستی دا commission decision and it بریاری کۆمیسیۆنە و بریاری ئەندامانی یەکێتێکەشە بەڵام بە دڵنیاییەوە هەر یەکە لە کۆمیسیۆن و وڵاتانی ئەندام ناتوانن چاوی خۆیان دابخەن لە کاتێک پەرلەمان بە یەک دەنگ قسە دەکات بەیانی کاتێک کۆتا بڕیار لەسەر ئەم پرۆژە یاسایە دەدرێت ئەم لەم پرۆژە یاسایەش داواکاریەکی ڕوون و ئاشکرا هەیە ئەویش ئەوەیە پێویستە مەرج ببەسترێتەوە بەو هاوکاریە داراییەی کە دەدرێتە ڕژێمی دیمەشق و بە دڵنیاییەوە ئەمە ڕێزگرتن لە یاسای نێودەوڵەتی لە خۆ دەگرێت ڕێز لە مافی پێکاتەکان لە خۆ دەگرێت پێویستە ڕێز لەو ڕێککەوتنانەش بگیرێت کە ڕژێم لەگەڵ ناوچەی ڕۆژاوە هەیەی اوین نوها لأمریکای کنگرسمن سنات پیشنیار بریارک هەیە ژالی لینسی گراهام و او پارلمنترێکی کنگرسمنێکی دموکرات و هاتیە پیشنیار کردن باوەردکم ناوی پیشنیاری سیو د کوردسە یعنی پاراستنا کوردان گەر لیەکیتیا ئەوروپا ژی بریارێک وەرەگرتن یعنی پارلمنتۆی ئەوروپا بریارێک وەرەگرتن کو سووریا divê girêdayî pêkhatêyan girêdayî demokrasiyê gavan bavêje piştgiriya hikûmetê li ser vê bingehê bê. Li gora baweriya te ev yek çi tesîrê dikarê li proseya demokrasiyê ya Sûriye bike?
پێشنیازەکەی لیندزی گراهام سیناتۆری کۆماریەکان بەدڵنیاییەوە ئێمە پێشوازی لێ دەکەین پێشنیازێکی زۆر گرنگە هیواخوازم ڕەزامەندی دۆستە کۆماریەکانی بەدەست بێنێت بە دۆناڵد ترامپەوە سەرۆکی ئەمریکا تا ئەم پێشنیازە ڕێزی لێ بگیرێت و جێبەجێ بکرێت چونکە لە بڕواایەدانی تا ئێستا ترامپ دەریخست بێت لەگەڵ کووردە ئەمەش جێگەی دڵگرانیە کە دوایین پێشاتەکانی ساڵی ڕابردوو لە ئەمریکا چۆن بووە بە تایبەتی لەگەڵ یەکێتی ئەوروپا پێویستە پەیامی خۆی بنێرێت خۆی کردداری هەبێت بەرامبەر بەو ڕژێمەی دیمەشق کە کوردی کۆمەڵکوش کردووە لە مانگێک لەمەوبەر و پێشتریش پێکاتەکانی دیکە بۆیە لەلایەکی دیکەوە یەکێتی ئەوروپا دەبێت کردداری هەبێت بەهێزەوە کردداری هەبێت لایەنەکانی دیکەش بە دڵنیایە دەبێت کردداریان هەبێت بە ئەمریکاشەوە چونکە چەند کردارت زیاتر بێت بێ ڕێز کورد زیاتر ڕژێم لە دیمەشق تێدەگات کە ناتوانن وەکو پێشتر مامەڵە بکەن پێویستە ڕێز لە یاسای نێودەوڵەتی ڕێز لەو کەسانە بگرن کە ئێمەیان پاراست بەرامبەر بە قێزەوەترین ڕێکخراوی تیرۆریستی لە زەوی کە داعش بوو ئەڤین هەروەها دخوازم vەیەکەی بێژم یانی نوها ڕۆژاوایی کوردستانی تو زانێ ژێرەوشە gelek زەحمەت بە دەرباس دبە لێ هەن وڵاتین ئەوروپایی کو ئەوروپا وەکی مەرکەزا دەموکراسیە تێناسکردن نرخی دەموکراسیە تێناسکردن لە هەن وڵاتین ئەوروپایی هەن سیاسەتمەدار حتا هەن سەرۆک وەزیر دەبێژن ئەف پەنابەرێ گۆلڤرن ئەموا vەگەرنین سووریە یا مهم ئەڤ یەکە گەلۆ پارلەمەنتۆیا ئەوروپایژی ئەڤ حیز ئەڤ هەست هەیە لە بڕواایەدام زۆرینەی خەڵک لە یەکێتی ئەوروپا و یاسادانەرەکان ڕۆژاوا وەک ئەو هێزە دەبینن کە ئێمەی پاراست لە یەکێتی ئەوروپاش ئێمەیان پاراست لە یەکێک لە قێزەوترین ڕێکخراوە تیرۆریستیەکان لەسەر ئەو زەویە هەروەک گوتم چونکە ئەگەر ئەوان نەبن لەوانەیە داعش لە شقامەکانی ئێمە زوڵی کردبە بۆیە ئەرکی ئێمەیە کردارمان هەبێت ئەو پرۆژە بڕیارەی سبەی یەکێتی ئەوروپا پەسەندی دەکات ئاماژەیە بۆ قسەی خەڵک چونکە پەرلەمان لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردرێت ئێمەش قبول ناکەین هیچ کام لە حکوومەتەکانمان یان کۆمیسیارەکانمان لە یەکێتی ئەوروپا بچێتە دیمەشق دانوستان نەک دانوستانیش نەکەی یەکسەر بەڵێن بە دیمەشق بدات و پشتیوانی ڕژێمەکە بکات بێ ئەوەی هیچ کاریەکی هەبێت کە ئەو خەڵکەی ئێمەیان پاراستۆ لە ڕۆژاوە ژیانێکی ڕێک و پێکیان هەبێت و مافیان ڕێزی لێ بگیرێت لەو پرۆژە بڕیارە داواش دەکرێت ڕێز لەو مافی چارەخۆنووسە بگیرێت کە کورد لە ڕۆژاوە هەیە یاخود وەکو پارێزگار ئێستا مامەڵە دەکەن ئەڤین تو زانێ هەر ڕۆژ ji Başûrê Kurdistanê ji Herêma Kurdistanê jalî dezgeha xêrxwaziya Barzanî bi fermana Serok Mesûd Barzanî ve her roj karwanê alîkariyê bo Rojavayê Kurdistanê diçin her roj çil pêncî karwanê alîkariyê bo Rojavayê Kurdistanê diçin derman xwarin şîr ji bo zarokan dermanên tenduristiyê یەکیتیا ئەوروپا vê rastiye gelo nizanê yekîtiya Ewropa divê derbarê de çima gavan navêje evîn heta di warê alîkariya Başûrê Kurdistanê jî ku bikaribe ji Başûrê Kurdistanê alîkarî derbasî Rojavayê Kurdistanê bibe. هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان باشکرا نیشانیان داوە کە کەی مامەڵە بکەن کەی جوڵە بکەن و بوونەتە سیمبولێک لە ڕۆ زۆر گرنگە هەر چوار پارچەی هەرێمی کوردستان
شانبەشانی یەک وەستانەوە بەرگری لە مافی هەموو کورد بکەن چ لە باکوور بێ باشوور یاخود ڕۆژاوایان ڕۆژهەڵات بۆیە دەمەوێت سوپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە لە دژی ئەو ژەمەی دیمەشق وەستانەوە و شانبەشانی ڕۆژاوا وەستانەوە پێویستە یەکێتی ئەوروپاش لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە فێر بێت پشتیوانی ڕاستەقینە بەو کەسانە چۆن بکات کە ماوەیەکی زۆرە بەرگری لێمە دەکەن. Ji spasiyatê dikim ku mêvana me bûy, evînên cêr endama Parlamentoya Ewropa ji Brükselê gelme.